چایخانەی مام خەلیل شوێنێکی کەلتوری و مێژوویە، تەمەنی زیاتر لە 70 ساڵ دەبێت. ئێستا مام خەلیل لە تەمەن نەماوە، بەڵام چایخانەکەی بەردەوامە لەسەر پێشکەشکردنی چا بە میوانەکان. لە ساڵی 52 هەتا 2015 بام لێرە بوو، بەردەوام بە لەسەر ئیشەکانی خۆی لەسەر کارەکانی خۆی کۆری نەدایە لە چایخانەکەی تقریبان دەکا 70 ساڵ، ینی کۆنی چایخانەکەی کۆنا جێیەکە توراسیە، جێیەکە ئاثارە. لە بەغدا و شارەکانی تریش سەردانی ئەو چایخانەیە دەکرێت بۆ خواردنەوەی چا. بەشێک لەو کەسانەی ساڵانێکی زۆرە لەو چایخانەیە دادەنیشن و چا دەخۆن دەڵێن چا زۆرە، بەڵام تایبەتمەندی چاکە من. وەختی خۆی لێ نەدەگەڕام بچین ناو چایخانەی، بە شخصی خۆمە کە منداڵ بووین نەدەبام منداڵ بستە ناو چایخانەی لۆ عیبە هەبوو. ئێستا نەخێر ئێستا بوویتە زۆر احتیاجە ژندێت ئافرەت دێ مەسەلەن عالم دێن دادەنیشم بە وەختی خۆی ئەمە مەمنوع بوو بچینە ناو چایخانەی. پیاوی گەورە و معقولەکان شوانەکان قەسابەکان هەموو لێرە بوون وەختی خۆی. ئەم سایق تەقسیمە زۆر دێمەرە بۆ چای خواردن و بۆ شتانە تێگە لەبرات سایق تستی ئەمە تەلەفۆنمە لە خەنجارە حرە بە درێک کاغوێنە تڕانی ئەبوو چایخانەی بە خەلیل من قەیسەریە تێگەی ئەمە دانەیەکوانە لۆ چایخانەی بەڕاستی چایخانە زۆر خۆشە. قدیمە وەڵی تاریخی زۆر یعنی لە قەدیمەکان ئەمیش لە خۆم هەتا 1970 وانە شەر بەبیرم دێت و هاتیمە و تەواوی دیوارەکانی ئەو چایخانەیە بە وێنەی کۆنی کەسایەتیە سیاسی و هونەری و کۆمەڵایەتیەکان و تەنانەت هاوڵاتیانی ئاسایش داپۆشراوە. چایخانەی مام خەلیل ناوێک هەموو هەولێریەکان پێی ئاشنان کە دەکەوێتە نێو بازاڕی قەیسەریە و لێر لەگەڵ تێپەڕبوونی کاتیش هەمان دیزاینە کۆنەکەی ماوە کە لە سەرەتادا بونیادراوە. پزیشکان و پسپۆڕان دەڵێن خواردنەوەی چا سوود بەدەستە دەگەێنێت. ئەم سوودەش بۆ مانجی ڕەمەزان پێویستە بە تایبەت دوای بانجی شێوان. قارەمەنجەوهەر، کورسات نیوز، هەولێر.